ئەو سەرۆکەی بەهۆی مردنی براکەیەوە دەرگای سەرۆکایەتی سووریای بۆ کرایەوە. دەستوری لە چەند خولەکێکدا بۆ هەموار کرایەوە. بەڵێنی چاکسازی بەگەلی سووریادا، بەڵام ئابووری وڵاتەکەی دووچاری قەیران و هەڵاوسان کرد و سزای قورسی بەسەردا سەپێنرا. بەشار حافز ئەسەد سەرۆکۆماری سووریا لە ساڵی 1965 لە دیمەشقی پایتەختی سووریا لەدایک بووە. سەرباز ڕێبازی عەلەویە کەمینەکانی سووریان. ئەو لە سەردەمی دەسەڵاتی باوکیدا پەروەردەکرا. هەموو قۆناغەکانی خوێندنی لە قوتابخانەکانی دیمەشق تەواو کردووە. لە ساڵی 1970 کۆلیژی پزیشکی دیمەشق بەشی پسپۆڕی چاوی تەواو کرد و لە بواری پیشەکەیدا کاری کرد. لە ساڵی 1992 بۆ خوێندنی باڵا چۆتە بەریتانیا و هەر لە لەندەن ماوەتەوە. بەشار لەسەد هیچ زانیاری و تێڕوانینێکی لەسەر سیاست نەبوو. برا گەورەکەی باسڵ ئەسەد دەستنیشان کرابوو بۆ جێگرەوەی حافز ئەسەدی باوکی وەکو سەرۆکۆمار. ساڵی 1994 لە تەمەنی 31 ساڵیدا باڕووداوی هاتوچۆ برا گەورەکەی گیانی لەدەستدا. بەم جۆرە کورسی سەرۆکایەتی وڵات بۆ بەشار لەسەد مایەوە. پێش بوون بە سەرۆکۆمار بەشار لەسەد لە ساڵی 1995 وەکو بەرپرسی دۆسیەی لوبنان دەست بەکار بوو. ڕۆڵێکی کاریگەریە بوو لە بارودۆخی سیاسی ئەو وڵاتە. هەروەها کرا بە بەرپرسی ئاسایشی حیزبی بەعسی سووری. دوای مردنی حافز ئەسەدی باوکی بەشار لەسەد لە تەمەنی 34 ساڵیدا کە لە 17 تەموزی 2000 سوێندی یاسایی خوارد و بوو بە سەرۆکی 19یەمینی وڵاتی سووریا. بە پێی دەستوری سووریا تەمەنی سەرۆکی وڵات دەبوو لە 40 ساڵ کەمتر نەبێت، بەڵام بە زووترین کات گۆڕانکاری لەو بەشەی دەستوردا کرا بۆ ئەوەی لەگەڵ تەمەنی بەشار لەسەددا بگونجێت بە جۆرێک گۆڕانکاریەکە چەند خولەکێکی خایاند و بەخێراترین گۆڕانکاری دەستوردا دەنرێت لە جیهاندا. لە سەرەتادا بەشار لەسەد بەڵێنی چاکسازی بە گەلی سووریادا، بەڵام بەهۆی کەم ئەزبوونی لە بواری سیاسەتدا ئابووری وڵاتەکەی دووچاری قەیران و هەڵاوسان کرد و سزای قورسی بەسەردا سەپێنرا. تۆمەتبار کرا کە دەستی هەبووە لەگەڵ حیزبوڵای لوبنان لە تیرۆرکردنی ڕەفیق حەرێری سەرۆکی لوبنان لە ساڵی 2005. بۆیە بە ناچاری ئەو هێزەی کە لە سەردەمی دەسەڵاتی حافز ئەسەدی باوکیەوە لە ساڵی 1975ەوە لە سەرەتای سەرهەڵدانی جەنگی ناوخۆیی لوبنانەوە جێگیر کرابوو لە ساڵی 2005 لە لوبنان کشانەوە. وڵات لە سەردەمی دەسەڵاتی ئەسەد هاوشێوەی زیندانێکی گەورە بوو بۆ گەل و هاونیشتیمانیانی سووریا. ڕاجیایی و ئازادی ڕادەربڕین قبوڵ نەکراو بوو. زۆرێک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان و بەرهەڵسکارانی دەسەڵات زیندانی دەکران و بە قورسترین ڕێگا شکنجە دەدران، بە تایبەتی کورد بە بارودۆخێکی دژواردا تێدەپەڕین. تەنانەت ژمارەیەکی زۆر لە کوردەکان خاوەنی ناسنامەش نەبوون. لە 27 شوباتی ساڵی 2011 ڕووداوێکی سادە بووە بنچینەی هەڵگیرسانی شۆڕش لە سووریا و پاشان ڕوودانی جەنگی ناوخۆ. گەنجێک لە بازاڕێکی دیمەشق لەلایەن چەند پۆلیسێکەوە ڕوبەڕووی لێدان و سوکایەتی بووەوە. ئەم ڕووداوە بووە هۆی دروستبوونی خۆپشاندانێکی لە ناکاو لە دیمەشق. وەزیری ناوخۆ چوانای خۆپشاندەران و بارودۆخەکەی هێور کردەوە. لە دوای ئەم ڕووداوە و لە دوای ڕووخاندنی دەسەڵاتی بن عەلی و حسنی موبارەک پێشبینی ئەوە دەکرا کە بەهاری عەرەبی بگاتە سووریا. ئەوەی ئاگری شەڕ و ئاڵۆزەکانی ناوخۆی سووریای زیاتر کرد ئەوە بوو لە شاری دەرعا کۆمەڵێک مێرد منداڵ لەسەر دیواری قوتابخانەیەک دێڕێکیان نووسی: نۆرەی تۆش هات ئەی دکتۆر. منداڵەکان زیندانی کران و شکنجە دران کە سوکاری منداڵەکان داوای ئازادکردنی نەوەکانیان کرد، بەڵام بەرپرسی ئەم نیشارەکە کە کوڕی پوری بەشار لەسەد بوو بە شێوەیەکی زۆر خراپ وەڵامی دانەوە. لەو شارەوە گڕ و تینی شۆڕش دەستی پێکرد. ڕێپێوان و خۆپشاندانی ئاشتیانە هەموو شارەکانی سووریای گرتەوە. لە هاوینی 2011 ئۆپۆزیسیۆنی وڵات چەکی هەڵگرت و شەڕ و خۆپشاندانەکانی سووریا چووە قۆناغێکی نوێوە. چەندین گروپی چەکداری تونڕەو لە سووریا دروست بوو. لە ساڵی 2014 داعش دەستی بەسەر بەشێکی خاکی سووریا و عێراقدا گرت. دوای دروستبوونی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش و کۆتایی پێهێنانی داعش لە عێراق و سووریا، ڕەوشی سووریا تا ڕادەیەک هێور بووەوە. دوای سەرهەڵدانی شەڕی ئیسرائیل و بزوتنەوەی حەماس و کوژرانی حەسەن نەسڕوڵڵاه، سەرۆکی بزوتنەوەکە و
بەشێکی زۆری سەرکردەکانی بزوتنەوەی حەماس و شەڕی لوبنان جارێکی دیکە شەڕ لە سووریا سەری هەڵدایەوە. دەستەی تەحریر و شام کە هێزێکی ئۆپۆزیسیۆنی سووریا و بەشێکی چەکدارە تونڕەوەکان پێک دێنن توانیان پێشڕەوی بکەن و زۆربەی پارێزگاکانی سووریا کۆنتڕۆڵ بکەن. بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە 8/12/2024 لەلایەن دەستەی تەحریری شامەوە ڕاگەاندرا گەلی ئازادی سووریا کۆتایی با ڕژێمی بەشار لەسەد هێنا. لە ئێستادا باس لەوە دەکرێت کە چارەنووسی سەرۆکی ڕژێمی سووریا بەشار لەسەد نادیارە، ئەوەش دوای ئەوەی دەسەڵاتەکەی لە دوای زیاتر لە 50 ساڵ حکومڕانی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە ڕووخا. حیزبی سۆسیالیستی عەرەبی بەعەس لە ساڵی 1963 لە ڕێگای کودەتاوە هاتە سەر دەسەڵات و حافز ئەسەدی باوکی بەشار لەسەد لە ساڵی 1970 بە کودەتایەکی ناوخۆی حەزب دەستی بەسەر دەسەڵاتتا گرت و لە ساڵی 1970 بووە بە سەرۆکی سووریا. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگۆی ئەوە بڵاو بووە کە دوای کۆنتڕۆڵکردنی دیمەشق لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بەشار ئەسەد با فڕۆکێکی تایبەت دیمەشقی بەجێهێشتووە و ڕووی لە شاری لازقیە کردووە. هاوکات ژمارەیەک لەو ماڵپەڕانەی کە بەدواداچوون بۆ فڕینی فڕۆکەکان دەکەن بڵاویان کردەوە فڕۆکێکی تایبەت کە گومان دەکرێت بەشار لەسەد هەڵگرت بێت دوایین جار لە ڕۆژئاوای حەمز بینراوە دوای ئەوەی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی دیمەشقەوە فڕیوە، بەڵام دواتر لە شاشەی ڕادارەکان دیار نەماوە. هەروەها ئەو ماڵپەڕانە بانگەشەی ئەویان کردووە کە فڕۆکەکە بۆ بەرزی 1600 پێفڕیوە و دواتر چەند جوڵەیەکی نایاسایی کردووە و پێش ئەوەی لە چاوی شاشەی ڕادارەکان دیار نەمێنێت. ئەحمەد شەرع ناسراو بە ئەبوو محەممەد جۆلانی سەرۆکی دەستەی تەحریر و شام لە یەکەم بانگەوازیدا دوای چوونە ناوەوەی گروپە چەکدارەکان بۆ دیمەشق ڕایگەیاند نزیک بوونەوە لە دامەزراوە گشتیەکانی سووریا قەدەغە کراوە. دامەزراوە گشتیەکانی سووریا لە ژێر سەرپەرشتی محەممەد غازی جەلالی سەرۆک وەزیرانی پێشوو دەمێنێتەوە تا بە فەرمی ڕادەست دەکرێت. بەم شێوەیە دوای زیاتر لە 50 ساڵ حکومڕانی دەسەڵاتی بنەماڵی ئەسەد دەسەڵاتیان لە سووریا کۆتایی هات.